دەترسم ئەی وەتەن بمرم لە داخی هیجری دەردی تۆ، بە ئاواتم لە باوەشتا بکەم ڕۆحم سپەردەی تۆ. لە وەختی غەرغەرەت خواد و قەترە ئاوی کانیسکان، فەقەت تابوتەکەم دانی لە بەرزی گردەکەی سەیوان. خدا چەند نیعمەتی داوە لە شوکری عاجزم، ئەمما بەدایم دیدە گریانم لە بۆ سەیرانی کانیوان. ئەگەر مردم لەسەر قەبرم بنێن سەنگێکە نووسرابێ، لە مەحشەردا قەرینی من حەفیری شێخی نودێ. لە هەنگامی شەبابی تا نهایەت عمری ئەو کاکە خەریکی دەرس و تعلیم بوو، نەبۆ چ شتێ لەبۆ چاکە. مبارەک مەرقەدی کاکە مقەدەس گردی سەیوانە، مەقامی خالدی نەقشی خەزێنەی عیلم و عیرفان. دەمخۆش خۆشەویستانی قەلەندەرخانە، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ وێستگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان بەرنمەیەکی تایبەتە لەسەر یەکێک لە هەرە گەورە پیاوانی کورد کە کەسێتیەکی دیبلۆمات، کەسێتێکی سەرباز، کەسێتێکی نیشتیمان پەروەر، کەسێتێکی ڕۆژنامەنووس، کەسێتیەکی شارەزای بواری ژیانی کۆمەڵایەتی کورد، هەروەها شاعریش. ئەو کەسە مستەفا پاشای یامڵچیە. بۆ لێدوان لەگەڵ توێژینەوە لە سەر شعر و ژیانی مستەفا پاشای یامڵچی برای نووسەر و برای توێژەرەوە کاک مەجید ساڵح میوانی بەرنامەکەمانە. بەخێر هاتیت کاک مەجید. هەروەها خات و هێسار هاوکار بە ئامێری عود بەشدارە لەگەڵمانە. بەخێر هاتی خات و هێسار. بەخێر بێن. بێگومان قسەکردن لەسەر مستەفا پاشای یامڵچی قسە زۆر زۆر هەڵەگرێت، چونکە کۆمەڵێک قۆناغی تایبەتە ژیانی ئەو پیاوە. داواکارم لە بەڕێستان کە وەکو قۆناغی باسێک لە قۆناغی سەرەتای ژیانی مستەفا پاشای یامڵچی بۆ بکەیت. بڵێ مستەفا پاشای یامڵکی یەکێکە لە کەسە ناودارەکان، وەکو جەنابەت باست کرد، لە مێژووی سیاسی ئێمە، لە مێژووی ڕۆژنامەوانی ئێمە و هەروە لە مێژووی ئەدەب و شعری کوردیە. مستەفا پاشا لە بنەماڵەی یامڵکیە. یامڵکیەکان لە پێشەوەی بێنە سلێمانی لە منتەقەی شارە زوور و هەروەها لە منتەقەی ڕانێوانە ژیاون و لە ئەسڵا بڵباسن. عەزیزی باوکی مستەفا پاشا دوای ماوەیەک دێتە سلێمانی و یەکێکە لە ڕەچەڵەکی ئەچێتەوە سەر حەیدەراغا لە عەشیرەتی. دوایەوە کە دێنە سلێمانی، لە سلێمانی نیشتەجێ ئەبن. مستەفا پاشا لە ساڵی 1966 لەدایکە بێت لە سلێمانی لە گەڕەکی سابوونکەران. لەو کاتە باوکی زۆر حەزەکە لە بە حکومەوەی باوکیشی مەلا بووە، حەزەکە مستەفا پاشا بنێتە بەر خوێندن و احتیماماتێکی تایبەتی بە مستەفا پاشا داوە. مستەفا پاشا لێرە لە سلێمانی خوێندن بە سەرکەوتووی تەواوەکە و دواتر ڕەوانەی بەغدایەکەن لە ڕژدەی عەسکەری بەغا ئەخوێنێت. لێ بە پلەی نایاب، یعنی یەکێک بووە لە ئەوائیلەکانی هەموو ویلایەتی بەغدای ئەو کاتە. ویلایەتی مووسڵ و بەغدا یەکێکە لە ئەوائیلەکان بە بۆنەی ئەوەی کە یەکەمە لە نێرێ بۆ ئەڵێ لە 285 پلە 280 بە پلە من نەمویست بچمە و تەفاسیلانەوە. بەڵێ یعنی لە هەموو بوارەکانە زیرەک بوو، بە تایبەتی مەسەلەی ڕیاضیات پیاوێکی زۆر زۆر زیرەک و هۆشیار بوو کە خوێندن تەواوەکە لە بەغا ئاچێت بۆ ئەستەمبوڵ. لەوێ دەستەکە بە خوێندنی سەربازی لە کولیەی حەربی کە کولیەی حەربی تەواوەکە بە پلەی یەکەم دیسانەوە لە کولیەی حەربی لەگەڵ خێزا لەگەڵ بنەماڵەی خەندان کە ئەوانیش بە ئەسڵ خەڵکی سلێمانین، لەوێ ئاشنایی پەیداکە و لەو ئاشنایەتێ بنەماڵەی شەریف پاشای خەندان کە حسێن پاشای باوکیش لەوێ بووە و فترەیەکیش ڕئیس وزەرای تورکیا بووە
حسێن پاشا حسێن پاشا کچێکی بێت لەگەڵ کچەکەی حسێن پاشا زەواجەکات و بێت یەکێک لە بنەماڵەکەی نزیکە بێتەوە لە بنەماڵەکەی ئەوان بەم جۆرە بە پلە پۆستە سەربازیەکانی ئەبڕێت تا بێتە ڕائید لە سوپای عوسمانیا دواتر دەگوازرێنەوە بۆ مەسلەی دیبلۆماسی ئەو وەختە گرنگیەکی تایبەتیە بووە لە دەوڵەتی عوسمانیا دەیکەنە قونسڵی دەوڵەتی عوسمانی لە یەکەم جار لە سنە شاری سنە دواتر چەند شارێکی تری کوردستانی ڕۆژئاوا دەبێتە قونسڵ لەبەر سەرکەوتووی و ئەوانە شای ئێران لەو کاتە میدالی سەرکەوتن و میدالی ئازایەتی پێبەخشێ و لە دەوڵەتی عوسمانیشە بە هەمان شێوە میدالی سەرکەوتن و ئازایەتی پێبەخشێ هەروەهازام کنسڵخانەی قارس بەڵێ لە قارس فترێکش لێ بەڵام کێشەیەک دروستە بێت لە سنە کچی پادشای ئێران لەو کاتە ژنی والی سنە ئەبێت خەڵکی سنە لێ ڕاپەڕنوانە محاولەی کوشتنیەکەن پەناباتە بەرماڵی مستەفا پاشا مستەفا پاشا هەم ئەی پارێزێ بە حکمەوەی ڕێز و احترامێکی یەکجار زۆریە لە ناو خەڵکی سنە ناچن بە دەوری ماڵەکەیە بەم شێوە کچەکەی پارێزێ لەما پادشای ئێرانی میدالیای ئازایەتی پێبەخشێ و ڕێزلێنانی پێبەخشێ دواتر دەگەڕێتەوە بۆ سەربازی و لە پلەی پۆستی سەربازیە تاکو پۆستی بڵێن پلەی میرلیوە ئەچێت کە کاتە ئامرلیوایە بڵێ ئەو کاتە پلەیەکی زیەکجار زۆر بەرز بووە فترێک لە مەکە بووە فترێک لە بەغدا قایمقامی ئەو قۆناغانە زۆرن قۆناغەکە بچینە و تەفاسیلی ژیانیوە ینی شوێنی دەوڵەتی عوسمانی نەباوە نەگەڕێت بەڵام گرنگترین شەڕێەوەیە کە لە شەڕی گالێکبۆلیە پیاوێکی یەکجار زۆر ئازا و سەرکەوتووە بێت و لەیرە قۆناغی ژیانی بە تاوەتیە گۆڕێک مامۆستا گیان دیارە بەڕێزت لە کتێبی پۆرترێتی خەباتکێرێکی کووردە زۆر بە جوانی باس لە وێزگەکانی ژیانی مستەفا پاشای یامۆڵکیەکەی منەمەوێ وەک بەرچاوڕوونیەک بۆ بینەرانمان گەر بکرێت لەو پایی مستەفا پاشای مڵکیمان پێ بڵێ لە مێژووی نەتەوایەتی کووردە مستەفا پاشا لەو شەڕی کالیبۆلیا کە شەڕێکی گەورەیە لە بینی یۆنانیەکان بڵێن یۆنانیەکان و دەوڵەتی عوسمانیە و بریتانیاوانە پشتگیریان کردو لەو شەڕا سەرکەوتنێکی یەکجار گەورە بەدەستێنێ لەبەرەوەی ئەم یەکێکە لە قائیدەکان فەرماندەکانی سوپای عوسمانی لە ئاهەنگێکە کە ئەگەڕێت بۆ مناسبەتەوە ئاهەنگی سەرکەوتنی عوسمانیەکان ئەفسەرە تورکەکان ئەڵێن ئەوە تورکەکان وا سەرکەوتن و ئێمە ئەفسەری تورکوا ئازا و ئەوانەی مستەفا پاشا زۆر تووڕاوێ لێرە شمشێرەکەی دەرێنێت وڵێ ئەمەش سەرکەوتنی تورک نییە ئەمە سەرکەوتنی ئەوەیە کە من فەرماندەیەکی کوردم ئینەکانم سەربازەکانیشم هەمووی عەرەبی لوبنانی و عەرەبی شامە ئەم سەرکەوتنی ئەمە بەدەستمانێ ناوە سەرکەوتنی تورک نییە لەوێ شەڕێکی گەورە دروستە بێ و ئاهەنگەکە تێکەدا لێرایە دەوڵەتی عوسمانی ترسی لێنیشێ چکە وردە دەوڵەتی عوسمانی لەو کاتە بەرەوچیە چوو بەرەو تورانیە دەچوو بەرەوە چووکەیتر دەوڵەتی عوسمانی کە جاران هەموو مسلمانێک وەکو یەکسەیرەکراوە هەموو پۆست و پلەپایەک چاو نەئەکرامە تورکەوە کوردەوە عەرەبە لەو کاتە وردە تورکەکان زیاتر زاڵە بن بەسەر دەوڵەتی عوسمانیا و ئەیانێ کوردەکان لێرایە کە مستەفا پاشا ئیتر هەستی نەتەوایەتی و بیرکردنەوەی نەتەوایەتی هەرچەند پێشترەی بووە بەڵام لێرەوە زیاد دەکات دوای ساڵێک لە ئەم حادیسەیە تورکەکان دێن خانەنشینیەکەن کە خانەنشینیەکەن مستەفا پاشا لەمە زۆر تووڕابێت و بەڵام دێت کۆڵ نادا لەگەڵ جەمعیەتی کوردستانە کەیتر شەڕی جیهانی یەکەمیش دەست پێکات لەگەڵ کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیرە بن لە ناوی شوێنە پیرەمێر کە لە ئەستەمبوڵە ژین جەمعیەتی کوردستان دامەزرێنن و جەمعیەتی کوردستانی بێتە یەکێک لە ئەنی وەکو حیزبی ئێستایە بەڵام جەمعیەتێکی یەکجار گەورە بووە زۆربەیە زۆری هۆزەکانی کورد ڕۆناکبیرانی کورد منەوەرەکانی کورد ناو جەمعیەتە بووە مستەفا پاشا لێرە هەم بەنووسین و هەم بەوەی کە کچەکەی ئەبێتە بەرپرسی ژنانی ئەو جەمعیەتە و ئیشی زۆرەکەن کۆکردنەوەی یارمەتی بۆ کوردە لێ قەوماوەکان کە لە بڵێن لە ڕۆژهەڵاتی تورکیاوە ڕەوانەی بڵێن دوویانەخەنەوە ئەماکاریان بەر لەوەی بینە سەر ئەم گۆڤاری بانکی کوردستان کە
یەکێکە لە گۆڤارە بەناوبانگانی کە مستەفا پاشای یامۆچی دەری کردووە حەزەکەم ئەم شعرە بخوێنمەوە کە باسی ئەو گۆڤارە ئەکات شعرەی مستەفا پاشا خاتو هێسار هاوکارمان بێت هاوکارمان بێت سەر لە نوێ ئەم بانگە دەرچوو ناوی یەزدان دەستگیر ئیش و کاری کوردی بێچارە خودا نەیخاتە گیر پەرتەوی ئازادی بینرا کورد و کرمانش بێنە هۆش بانگی کوردستانە مژدە بۆ ژیان و ڕۆژی خۆش ئارەزووی کوردیش بەجێ بوو کەوتە ژێر قەول و قەرار بەم قەراری عوسبەیە کورد و عەرەب ئەبن بەیار کورد دەبێ هەر هەڵپەڕێ گۆرانی بێژێت بادەنۆش ساقی ئێمە کۆشە بۆ ئێمە بادەش ڕۆژی خۆش قەومی ئینگلیزە بە عوسبە حاڵی کوردی تێگەیان کوردەکانی شوکرەکەن دایمەن بۆ ئینگلیزەکان بانگی من بۆ جەمعی کوردە گوێ لە قەولی من گرن ڕێی مەعاریف بگرن و دەستان لە ملکن یەکگرن با عەفا ئەڵڵا بێ لە ڕابردوو وەرن بەسیە نیفاق وەک دەدەن پارە بە فیشەک پێکەڕن بەرگ و تفاق دەم خۆش کاک حەمیدیان دەست خۆش خاتونگیان بێگومان کاک مەجید یەکێک لەو کارە گەورانی کە مستەفا پاشای یامۆچی کردوێتی دەرکردنی ڕۆژنامەی بانگی کوردستانە بێگومان ئەم دەرکردنی ئەم ڕۆژنامەیە دێتە ئەو قۆناغەوە کە مستەفا پاشای یامۆچی وای لێ دێت بگەڕێتەوە بۆ کوردستان بۆ ئەوی شتێ بۆ کورد بکات من حەز دەکەم لەبارەی ئەو قۆناغەی مستەفا پاشای یامۆچیەوە پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیە مستەفا پاشا دوای ئەوەی کە جەنگ کۆتایی دێت لە جەنگی یەکەمی جیهانی کۆتایی دێت لەن دەوڵەتی عوسمانی ئەکرێتە حاکمی یەکەمی عسکەری هەموو تورکیا هەموو بڵێن دەوڵەتی عوسمانی براتۆرەتی عوسمانی پاش ماوەیەک ئەم حکمی ئەو ئەفسەر و کارمەندانە ئەدات کە ڕۆڵیان نەبووە لە کوشتنی ئەرمەنیەکانە و لە کوشتنی کوردەکانە یەکێک لەو کەسانی کە حکمی ئەدات حکمی ئەعدامە بەسەر مستەفا کەمال ئەتاتۆرکە بەڵێ حکومەکە غیابی بووە بە غیابی بەڵێ حکومەداوە چەندین ئەفسەری گەورەی تورکیا ئێستش لە تورکیا دەنەکرێتەوە کە مستەفا پاشا حکمی ئەعدامی دەجاوە نوکتێکی زۆر زۆر خۆشەیە لەسەری کە دێتەوە بۆ ئێرە پرسیاری لێکن ئەڵێن باشە مستەفا پاشا تۆ هەموو پلە و پۆستت هەبووە لەوێ ئیشی چیت کردووە ینی چیت بۆ کورد کردووە ئەژوتبووی تا ئەوان دوو کوردی فەقیریانە کوشت من 5 ئەفسەری گەورەیانم ئەدا بە ئەعدام ینی پیاوێک بووە لەوێ تۆڵەی کوردەکانی لە ئەفسەرە گەورەکانی دەوڵەتی عوسمانی کە یاخی بوون یا تاوانیان کردووە یەکێک لەوانە بینباشی بووە ینی ئەفسەرێکی زۆر گەورە دوای ئەوە گەڕێتەوە بۆ بڕیارەدا بگەڕێتەوە بۆ کوردستان کە ئەبینێ لە باشووری کوردستانە لە سلێمانی حکوومەتی کوردی دروست بۆ ئینگلیزەکان هاتون بۆیرە یەکسەر بڕیارەدا بگەڕێتەوە بۆ کوردستان لە مانگی دەی 1920 ئەگەڕێتەوە بۆ سلێمانی وە لە سلێمانی دەزەکاتە کار و چالاکی چەند کارێکی گرنگەکە یەکەم جار ئەچێت پەیوەندی بەم سمکۆی شکاکەوە کە شۆڕشی لە ڕۆژەڵاتی کوردستان هەڵگیرساندەوە پەیوەندی پێکە هەوڵەکە شۆڕشەکەی ئەوەی کە بیکات بە شۆڕشێکی مەدەنی بیکات بە شۆڕشێکی نەتەوەیی زۆر محاولەی لەگەڵاکە و چەند مانگێک لەگەڵ یامێنێتەوە کە جۆرێک لە بێئومێدی دروستە بێ نامەیەک بۆ کوڕەکەی نووسێڵێ هەرچی سەیرەکەم ئەمانە زۆر عەشائیریانە شۆڕشەکەن ئەبێ ئێمە شۆڕشێکی مەدەنیانە بکەین دێتەوە بۆ سلێمانی دوو شتی گرنگەکات یەکەم جەمعیەتی کوردستان دروستەکە کە یەکێکە لە جەمعیەتە گرنگەکانی مێژووی کورد وە سلێمانی لە غیابی شێخ مەحموود ئەو کاتە ئەم دێت کۆمەڵگای کوردستان ڕێکەخات جەمعیەتی کوردستان هەموو سەرۆک هۆز و بازرگان و نیشتمان پەروەرەکان و منەوەرەکان لە دەوری خۆی کۆکاتەوە جەمعیەتی کوردستان دروستەکە و دوایەوە بڕیارە لەسەر دەرکردنی ڕۆژنامەی بانگی کوردستانە دەن کە ڕۆژنامەیەکی زۆر گرنگ بوو بە یەکەم ڕۆژنامەی کوردی دانرێت لە سلێمانی کە کورد خۆی دەری کردووە پێش ئەو ڕۆژنامەی پێشکەوتنە بووە کە ئینگلیز دەری کردووە بەڵام مستەفا پاشا دێت ڕۆژنامەی بانگی کوردستان دەرەکە کە ئەو شعرە گرنگەی کە جەنابەت خوێنتەوە
یەکێکە لە شعرە لە ژمارە یەکەمە دایبەزاندووە و تێیدا داوا لە کوردەکە واز لە شەڕ و شۆڕ بێنن ئینگلیز هاتووە لە عسبەت الأمم دیفاع لە ئێماکە و مافی کوردی داوەتە حکومت بۆ شێخ محمود دروست کراوە با ئێمە لەگەڵ ئینگلیزەکانە ڕێکەوین بۆ ئەوەی بتوانین واز لە تەقوتۆق بێنین خەریکی علم و سەنعەت و فکر و قەڵەم و قاغەز بین. مامۆستاگیان بەڕای تۆ هەوڵی مستەفا پاشای مڵکی بۆ بە مۆدێرنکردنی کۆمەڵگەی کوردەواری ئایا سەرکەوتوو بووە لەم هەوڵەدا؟ ئەو هەنگاوێکی یەکجار گرنگی دانا بۆ یەکەم جار بووە لە سنووری کوردستانی باشوورە کە زیاتر خێڵەکی و زیاتر ئاین زاڵ بۆ بەسەریا ئەمە تۆ یەکێ لە گرنگترین پێگەکانی کۆمەلگای مۆدرن کە جەمعیەت و ڕۆژنامەیە هێناوێتی چاپخانەیە هێناوێتی بۆ سلێمانی بۆ بە پارەی خۆی ولا یەکێکی تر لە کارە گرنگەکانی ئەوە بووە کە ئیشی کردووە بۆ دروستکردنی و قوتابخانەیەکی کچانی دروست کردووە لە سلێمانی و کچەکەی و ژنی کوڕەکەی بووکەکەی کردووەتە مامۆستا لێرە لە ساڵی 1926 ئەمە یەکەم قوتابخانەی ژنانیان لە سلێمانی دروست کردووە و دەیان کچی ئەم شارەیان پێگەیاندووە لە ڕووینەوە و هەرچی شتێک کە فێر بوونە لە ئەستەمبول چکەمان ئایلەیەکی یەکجار ڕاقی بوونە لە ئەستەمبول هەرچی شتێک کە فێر بوونە هێناوێنێتەوە لە ناو کۆمەلگای سلێمانیە پراکتیزیان کردە جێبەجیان کردووە و خۆشی ئەڵێ ئەم ڕۆژنامە و ئەم جەمعیەتە من بۆیە دروستم کردووە بۆی کۆمەلگای کوردی لە کۆمەلگایەکی بەدەویوە بگۆڕین بۆ کۆمەلگایەکی مەدەنی و فعلاً توانیشیانە ئەو بناغەیەدا ڕێژن کە ئێستا ئێمە لە سەریەژین نوکتەیەکی خۆشەیە ڕۆژێک کچەکەی زۆر گریاوە و توێتی کە منە چمە دەرەوە و جلی سفورم لە بەرایە و قژم هیچم بەسەرەوە نییە خەڵکی سلێمانی گاڵتەم پێەکە تۆ بۆچی منت دێناوەتە بۆم شارەوتی کچم ڕۆژێک دێ هەموو سلێمانی وەک تۆ جلە پۆشێ هەموو سلێمانیش وەک تۆ بیرەکاتەوە ینی ئەوەندە دوور ئەندێش بووە ئەو تەزحی بەخۆی و بنەماڵەکەی داوە بۆی لە پێناوی ئەوەی کە سلێمانی و باشووری کوردستان کاتە کۆمەلگایەکی مۆدێرنەوە جەناب بەڵێ کاک مەجی بابەتێکی تر هەیە بێگومان ئەویش هەر دوای گەڕانەوەی مستەفا پاشای هەمڵچی بۆ شاری سلێمانی لەو کاتەوە تورک هەروازیان لێ نەهێناوە یعنی هەر بە دوایە گەڕاون و چەنەها نووسین و راپۆرت و چەنەها شتەیە کە تەنانەت ناویان ناوە نەمرود ناوی نەمرود ناوێکی زۆر سەیرە چکە ناوی نەمرود لە بڵێن سفر کتێبی پێکهاتنە سفر تەکوین لە تەوراتان نووسراوە کە شای شەنعا بووە کابرایەک بووە تەنانەت گەشتۆتە ئەوەی بڵێت تەحەدای خوای کردو و ئیدعای خوایەتی کردووە کەسێکی زۆر ترسناک و مخیف بووە نەمرود دیارە مستەفا پاشا زۆر مایەی ترس بوو بۆ تورکەکان بۆیە ئەم ناوەیان لێناوە مستەفا پاشا لەو قۆناغی کەس بڵێن ڕئیسی مەحکەمەی عەسکەری تورکیا بووە هەرچی زابوتێک کە ڕۆژێ لە ڕۆژگار بەرامبەر بە کورد کارێکی خراپەی کرد بێت یا بەرامبەر بە ئەرمەنی کارێکی خراپەی کرد بێت بالمناسبە مستەفا پاشا لە ناو ئەرمەنیەکانە ڕێزێکی زۆر گەورایە تا ئێستاش یەکسەر ئەمە هاتووە حکمی ئیعدامی داوە و زۆریشی جێبەجێ کردووە مستەفا پاشا لەو قۆناغە بۆیە نەتەوە پەرستەکانی تورک ناوە نەمرود بەو پێەیە کە ئەم خۆی زۆر بە گەورە زانیوە و قرارەکانی ڕەجعیتیان نەبووە ینی یەکسەر تەنفیز کراوە ئەمە وای لێ کردو بە تایبەتیش کە ئەم ئەتاتۆرک باوکی تورکەکانی حکم داوە تورکەکان لەمە زۆر ڕقیان بۆ لێ لە 150 ناو کە ئەتاتۆرک خۆی ناوەکانی دانووسی ئەم 150 کەسە حکمی ئیعدام لەسەریانە لە هەر کەس گیران یەکسەر ئیعدام کرێن یەکێک لەوانە ئەم ناوی 35مین کەسی هەیە 35مین کەسە کە ئەتاتۆرک توێتی لە هەر کێ بینیتان بیکوژن 150 کەس بەڵێ 35مین ناوە بیگرن و بیکوژن ئەتاتۆرک زۆر متابعی کردووە بەردەوام کەسانی تایبەتی داناوە بۆ اختیارکردنی بۆ کوشتنی لە سلێمانی لە بەغدا لەوە زۆر محاولەی کردووە و ئەو کاتش کە علاقەی بینی عێراق و لە سیەکانە کەیتر مستەفا پاشا نەختێک چۆتە تەمەنە ڕۆژانە ڕۆژنامەکانی تورکیا ڕۆژانە باڵێزخانەی تورکیا متابعیان کردووە ئەمڕۆ نەخۆش کەوت ئەمڕۆ ڕۆژ بۆ لوبنان ئەمڕۆ هاتەوە منەوانم لە کتێبەکەم هەمووی بەکارێنەوە وەکو بەڵگە یعنی بەردەوام تەقریر و راپۆرتیان لەسەر هەڵسوکەوتەکانی مستەفا پاشا حتا کە مردووە گومانیان کردووە مردووە بچن بزان ئاخر قسەی چی بووە ئەردۆغا ئەتاتۆرک خۆی ویستوێتی بزان ئاخر قسەی چی بووە ویستویانە ئەوە بشێوێنن کە بەسەن ئاخر قسەی پەشیمانە بەڵام ئەم ئاخر قسەی هەر پەشیمان نەبووەتەوە لەوەی کە حکمی
ئەتاتۆرکی داوە بە ئەعدامکردن و پەشیمان نەبووەوە لەوەی کوردایەتی کردووە. مامۆساییان لە کتێبەکەیە کۆمەڵێ بەڵگەنامەی بە نرخوە کۆمەڵێ وێنەی دێرین زۆر جوان هەیە ئەم بەڵگەنامانە و ئەم وێنانەت لەکوێ دەستکەوت. من زۆر گەڕام بەدەوە چکە مستەفا پاشا یەکێکە لە سەرکردە کوردەکان کە پیرەمێر قسێکی زۆر جانەکە ئەڵێن لە مێژووی کووردا نە لە ڕابردوو نە لە داهاتووە پیرەمێرد لە کاتی مردنەکەی ئاڵێ کەسێکی تر دەگمەنە کەسێکی تری وەک مستەفا پاشا پێوانە ژیانی ئەویش و پیرەمێردیش لەیە کە چەند زۆر کەسێکی سەربازی نەبووە. ئەم لە ئەستەمبوڵ هەردووچیان خاوەن دەسەڵات بوون لە دەوڵەتی عوسمانیا و ئەو دەسەڵات و سەروەت و مڵک و هەموو شتێکیان بەجێهێشتەوە گەڕاونەتەوە بۆ کوردستان بۆ خزمەتی کورد. پیرەمێرد قەدری زۆر زانیوە بۆیە ئەڵێ دەگمەنە یەکێکی تر لە ناو کووردا هەڵکەوێت. من کە زانیم ئەم پیاوە ئەوەندە عەزیمە ئەوەندە هینە مێژونووسەکان غەدرێکی یەکجار زۆر گەورەیان لێ کردووە بەس تەنها لەبەرەوەی کە ئەم وتوێتی کاکە ئێمە ئەبێ لە جیاتیەوە لەگەڵ تورکا ڕێکەوین وەرن با لەگەڵ ئینگلیزا ڕێکەوین زۆر بێرە زۆری ئەوە ڕایگەلێک لە پیاوە گەورە پیاوانی ئەو سەردەمە بۆ وەکو جەمال عیرفان وەکو بڵێن حەمدی بەجی ساحب قڕان ئەو پیاوانەی کە غەدرێکی زۆر لە ئەم کراوە بۆیە من حاولم کرد هەم لە تورکیا هەرچی ئەو بەڵگەنامانەی کە لەسەر مستەفا پاشایە دەستم کەوێتەوە و هەم لە ڕۆژنامە و گۆڤار و خۆشبەختانە بنەماڵەکەیشی برازایەکی ناوی دکتۆر ئەکرەمی یامڵکیە تەمەندرێژ بێت زۆربەیە زۆری بابەتەکانی یادگاریەکانی و دەستخەتەکانی خۆشی پێم داوەوە من کەڵکم لێ وەرگردووە. مامۆستاگیان درێژە بە باسەکەمانەیە بەڵام کاتیەوە هاتووە شارێکی تر بەشدار پێ بکەین ئەگەر خاتۆن هاوکارم بێ. دەترسم بمرم ئەی وەتەن نەبینم بەختیاری تۆ هومایی پەهلەوی کەی بێ بەسەر کووردا بنیشێتۆ هەموو قەومێ بە دەوڵەت بوو کەچی کوردان لەگەڵ یەکتر خەریکی شۆڕشن یا ڕەب وەکو گورگان لەگەڵ یەکتر برابیر ئیتیفاقێکەی خەریکی کاری خۆمان بین نەوەکو تا ڕۆژی مەحشەر ئەسیری قەومی دیگەر بین برا کرمانج و کورد و لوڕ هەموو یەک بین لەگەڵ زازا کە ئێوە پەهلەوی ئەسڵن بزانن ئەهلی ئەوروپا کە سەلاحەددینی ئەیوبی لە پشت دەرهات و چوو تا شام لەبەرچی ئێمە ئێستاکە بڵێین هەر نۆکەری چاکە بزانن جوولەکە و ئەرمەن بە دەوڵەت بوون کەچی ئێمە دەڵێن هەر نۆکەری چاکە لە بۆمان نۆکەری چاکە بە قەولی موفسید و بەدگۆ لەگەڵ یەکتێک مەچن ئیتر ئەگەر لەم پەندە گوێ نەگرن بە مردن چن لە ژیر چاکتر. دەم خۆش خەندەخان بێگومان بەم شعرا و شعرم بیرکەوتەوە کە لەسەر کێلی گۆڕەکەی نووسراوە لە گردی سەیوان کە ئەڵێت ئەترسم ئەی وەتەن بمرم نەبینم بەختیاری تۆ بنووسن با لەسەر قەبرم وەتەن غەمگین و من غەمگین. بەڵام پرسیاریشی ترم هەیە دەربارەی ئەو زمانانەی کە مستەفا پاشا یامڵکی زانیوێتی ئایا چەند کاری بۆ زمانانە کردووە؟ مستەفا پاشا بە حکومەوەی پیاوێکی عەسکەری بووە زۆر شوێن گەڕاوە فەرەنسی زانیوە ئینگلیزی زانیوە عەرەبی زانیوە فارسی زۆر باش زانیوە بەڵێن رووسیشی بەشێک زانیوە. مستەفا پاشا لە هەمووی گرنگترەوەیە کە بە مناڵی چۆتە ئەستەمبوڵ لەوێ گەورە بووە بەڵام زمانی کوردیەکە یەکجار زۆر پاک و پاراو بووە و بەردەوام ئیشی لەسەر پاکردنەوەی زمانی کوردی کردەوەیە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی مستەفا پاشاوە بووە پیاوێکی قسە خۆش بوو پیاوێکی قسە خۆش بووە لە بەشێک لە کتێبەکەم تەرخان کردەوە بۆ قسە خۆش و ڕووداوە بەسەراتە خۆشەکانی هەر بۆ نمونە لە قسە خۆشەکانی شاویستێتی کۆمەلگای کوردی وشیار کاتەوە جارێکیانە لە ماڵیان لە سابونکەران بووە گوریسێکی دانا بۆ ئەم دی و ئەو دی جادەکەی بڕیوە خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە ویستیانتە بچنە ناو شار خەڵکی لادێ هاتوونە ڕێگان نەبووە خەڵک کەڵەکە بووە زۆر خەڵک لێ کەڵەکە بووە بەڵام هەرچی پاڕاونەتەوە لێ بیکە لە ڕێخوا دەست ماچەکەین مستەفا پاشا بێڵە بڕۆینە شارەوە کاسبیمانەیە ڕێگەی پێ نەداون وەستاوە سەیری کردوون تا کوڕێکی گەنج دێت و تێڵایەک هەڵەگرێت دێ بۆ لاڵێ
ئەگەر ڕێگەکە نەکەیتەوە بەم تێڵایە سەرت پانەکەم ئەمی شەڵە سێوسەری ماچەکەڵێ بە ساقە بووم لە بەیانی من چاوەڕێم پیاوێکی وەک تۆیان تێ هەڵکەوێت ئەوەتە تۆ هەڵکەوتی داوا لە خەڵکەکە کۆکاتەوە پێڵێ خەڵکینە لە مافەکانی خۆتان مەپارڕێنەوە بۆ مافەکانی خۆتان بیسێنن بە زۆر بیسێنن لە ئەو مافانی خۆتان سەری کوڕەکە ماچەکات و ویباتەوە بۆ ماڵەوە داوەتێکی باشیەکە ئەنی یەکێک لە بێگومان لە پشت قسە خۆشەکانی شێوە حکمت بڵێ مەبەستی ئەوە بۆوانێ کە خەڵک خۆی قرار بدات مامەساگیان دوا وتەی تۆ لەسەر مستەفا پاشا یا موڵکی چییە؟ مستەفا پاشا وەکو لە بەرنمەکە لە ڕاستیان ناتوانین لە بەرنمەیەکی وا حەقی خۆی بدێنێ کە پیاوێکی ئەوەندە گەورەیە پیاوێکە بە غەمگینی مرد فعلەن ئەو شعرە زۆر هێنا کە ئەو مرد هەم وەتەن نەگەیشتە ئامانج و ئەویش نەگەیشتە ئامانجەکەی وە پێویستە لێکۆڵینەوەکانی ئێمە کەسانی توێژەری ئێمە مێژونووسەکانی ئێمە حەقی ڕاستەقینەی خۆی بدەنە مستەفا پاشا چونکە بەڕاستی پیاوێکی ئەو قسەی پیرەمێرد پڕ بە پێستێتی کە پیاوێکی زۆر دەگمەن بووە و لە مێژووی کوردیشا کەم دووبارە بێتەوە داواکارم زیاتر احتیمامی پێ بدەن سپاس بۆ ئێوەش کەم بەرنامە زۆر سپاس بۆ تۆ ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی مستەفا پاشا یا موڵکی کۆتایی بە بەرنامەکەمان دێنی ئەمەوێ زۆر سپاسی مامۆستا مەجید ساڵح بکەم زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاسی خاتوو هێسار هاوکار بکەم زۆر سپاس بە سوپەنجە خۆش و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم زۆر سپاس بۆ تۆش تا دیمانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن همای دەوڵەتی نیشتووە بەسەر کووردا بحەمدیللا دوعا بۆ بەختی کوردان کەین دەوامی بێ بعەونیللا بەڵێ ڕۆژێکی ئیستیقلال هەزاران ڕۆژی تر دێنێ بەڵێ ڕۆژێکی ئازادی لە بۆ کوردان جیهان دێنێ ئەوەی کوردی نەوێ هەڵسێ بەجێ بێڵێ سلێمانی نەماوە وەختی دووڕووی لە بۆ ئینگلیز و تۆرانی فیدات بم بانگی کوردستان بدە بانگێ بە ئازادی کە ڕۆحی ئەحمەدی کاکە بکەین شادان بە ئازادی